بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان باز لە داهاتینەوت دەکەین لە کابینەی نوێیەمدا لە 5 ساڵی ڕابردوودا کە 5 ساڵ تێبەردەبێ بەسەر کابینەی نوێیەم دیارە داهاتینەوت بڕەکەی لەو ماوەی ئەو کابینێ تاوکو ڕاگررتنی زیاتر لە 1 میلیارد دلار بووە بەڵام هەرزان فرۆش و تاڵان فرۆش کراوە باز لە وردەکاریەکەی دەکەین بەپێی راپۆرتەکانی دیلۆیت ئێمە پشتمان بە راپۆرتەکانی دیلۆیت بەستووە داهاتی نەوتێرم لە کابینەی نوێیەمدا بە دۆلار بەم شێوە بووە لە مانگی حوتی لە 2009 لە مانگی حوتەوە هەژمارمان کرد و چووکە لە دەی حوتەوە کابینی نۆ دەست بەکار بووە لە مانگی حوت بەڵێ لە 2019 داهاتی نەوت 8 میلیارد و 400 میلیۆن دلار بووە پشکی هەرێم لەو 8 میلیارە 3 میلیارد و 100 میلیۆن دلار بووە کە لە سەدا 34 پشکی کۆمپانیەکان کە بەشی زۆری بۆ کۆمپانیەکان ڕۆشتووە 5 میلیارد و 300 میلیۆن دلار بووە کە ڕێژەکەی لە سەدا 66 بۆ کۆمپانیەکان ڕۆشتووە لە ساڵی 2020 داهاتی نەوت سەردەمی کۆرۆناکەم بووە بڕەکەی 4 میلیارد و 400 میلیۆن دلار بووە پشکی حکومەت 2 میلیارد و 300 میلیۆن دلار بووە کە لە سەدا 57 بەڵێ لە سەدا 53 بۆ هەرێم بووە هەروە 2 میلیارد و 100 میلیۆن دلاریشی بۆ کۆمپانیەکان بۆ کە ڕێژەی لە سەدا 47 لە ساڵی 2021 داهاتی نەوت 9 میلیارد و 100 میلیۆن دلار بووە ئەوەی کە بۆ هەرێم گەڕاوەتەوە 3 میلیارد و 900 میلیۆن دلار بووە کە ڕێژەی لە سەدا 43 ئەوەی دووبارە بۆ کۆمپانیەکانیش لێرە زیاتر ڕۆشتووە 5 میلیارد و 100 میلیۆن دلار بووە کە لە سەدا 57 بۆ کۆمپانیەکان ڕۆشتووە لە 2022 داهاتی نەوت زۆر بەرز بووە 12 میلیارد و 400 میلیۆن دلار بووە ئەوەی کە بە حکومەت ماوەتەوە 5 میلیارد و 700 میلیۆن دلار بووە لە سەدا 45 بۆ حکومەت ماوەتەوە هەروە 6 میلیارد و 700 میلیۆنی بۆ کۆمپانیەکان ڕۆشتووە لە سەدا 55 بووە لە 2023 ئێمە سێ مانگی یەکەم کە تاوەکو 25 مانگی 1 و 2 3 نەوت فرۆشرا بە بۆری دواتر لە 25 2023 ڕاگیرە لەو ماوەیە ئەو ڕێونەتەی کە فرۆشراوە 2 میلیارد و 100 میلیۆن 199 میلیۆن دلار بووە ئەوەی کە بۆ حکومەت ماوەتەوە 946 میلیارد کە لە سەدا 43 ئەوەی بۆ کۆمپانیەکان 1 میلیارد و 200 میلیۆن دلار کە لە سەدا 57 بۆ کۆمپانیەکان ڕۆشتووە ئەمە پشتبەستنە بە راپۆرتەکانی دیلۆیت کە دەبینین کۆمپانیەکان پشکی شێریان لە نەوتی هەرێم بەرکەوتووە لە کابینەی نوێم بینە سەداهاتی فرۆشتی نەوت لە کابینەی نوێم لە مانگی حوتی 2019 تاوەکو مانگی 4 2023 کە نەوتی هەرێم بە بۆری ڕاگیراوە کۆی ئەو داهاتەی کە فرۆشراوە لە 2019 تاوەکو مانگی 25 2023 41 میلیارد و 74 میلیۆن و 218 هزار و 116 میلیۆن دلار بووە لەو 41 میلیۆن دلارە ئەوەی کە بۆ حکومەت ماوەتەوە بۆ حکومەتی هەرێم ماوەتەوە 14 میلیارد و 733 میلیارد 14 میلیارد و 733 میلیۆن دلار بووە کە لە سەدا 36 بۆ حکومەت ماوەتەوە بەڵام پشکی کۆمپانیەکان لە سەدا 64 بۆ کۆمپانیەکان ڕۆشت لەو 41 میلیارە کە زیاتر لە 26 میلیارد و 340 میلیۆن دلاری بۆ کۆمپانیەکانی بواری نەوت ڕۆشتووە کە قازانجێکی زۆریان لە نەوتی هەرێم کردووە بینە سەر ئەو سکاڵانەی کە لە سەر نەوتی هەرێم هەبوون لە کابینەی نوێیەم دادگای فیدراڵی بوو کە سکاڵایکی وەزارەتی نەوتی عێراقی لە 15 2022 یەکلا کردەوە کە بڕیاری دە بە هەڵۆشانەوەی یاسای نەوتی غازی هەرێم هەروە بڕیاری دەکە کۆی داهاتی کۆی بەرهەمی نەوتی هەرێم تەسلیم بکرێ پێراسچوونەوە بەگرێ بەستە نەوتەکان بکرێ و پشکی هەرێم لە بودجە زامن بکرێت هەروە سکاڵایکی دیگە دادگای ناوبژوانی پاریس بوو کە بڕیاریدا کە نەوتی هەرێم ڕابگیرێ بۆ هۆیەوە لە 25 2023 نەوتی هەرێم دوای 10 ساڵ لە فرۆشتنی ڕاگیرە و تورکیای پابند کرد بەوەی کە 1 میلیارد و 471 میلیۆن دلار بدات بە تورکیا وەکو قەرەبوو تاکو ئێستاش دوای ڕاکردنە نەوتی هەرێم هەناردە نەکراوەتەوە لە بەرەوەی کە کێشەیە لەسەر خەرجی نەوت هەروە خاڵێکی دیکە لەم کابینە لە کابینەوەیم دەست بە سەراکردنی داهاتی نەوتێ لە بانکێکی لوبنانی کە ماوەی چەند ساڵێکە دەستی بەستەداگیراوە کە بڕەکەی 625 میلیۆن دلارە کە بەشی نزیکەی مانگێکی موچەی موچەخۆران دەکات کە دەستی بەسەرداگیراوە و تاکو ئێستا شەر لە لوبنان ماوەتەوە بەم شێوە داهاتی نەوتی هەرێم تاڵان فرۆشکراوە
بینە سەرهانەدەی نەوتی هەرێم لە 2004 تاوەکو مانگی سەی 2023 کۆی ئەو داهاتی کە دەستی کەوتووە لە نەوت دەست کەوتووە 73 میلیارد دلار بووە پشتی کۆمپانیەکان 33 میلیارد دلاری بۆ ڕۆشتووە پشتی حکومەت 30 میلیارد دلار بووە. بینە سەر زیانەکانی فرۆشتی نەوت بەسەر بەخۆ داهاتی گەڕاوە بۆ حکومەتەوەی کە لە 2014 بۆ حکومەت گەڕاوەتەوە لە نەوت 30 میلیارد دلار بەڵام لە بەرامبەردا حکومەت 36 میلیارد دلار قەرزدار بووە کە بەشێکی زۆری قەرزی موچەی موچەخۆرانە هەروە بەشێکی پارەی پێشوەختی کۆمپانیای نەوتەکانە بۆ زیاتر لە 3 میلیارد دلار پارەی پێشوەختی نەوتیان وەرگتەوە بەڵام پارەکان نەداوەتەوە هەروە شایستی کۆمپانیای نەوتەکە 1 میلیارد دلارە قەرزی کارە بە و هەندێک قەرزی دیکەیە هەروەها لە رەزدانی نزیکەی 100 تریلیۆن دینارە لە بودجێ عێراق لە 2014 تاوەکو 2023 100 تریلیۆنیان لەدەست داوە واتە بەگشتی هەرێم لە فرۆشتی نەوت 100 تریلیۆن دینار کە بەشی 9 ساڵی تاوای موچەی موچەخۆرانی هەرێم دەکات زیانی لە هەرێم داوە بۆی فرۆشتنی نەوت بە سربەخۆ بەڵام بێگومان دەسەڵاتداران خۆیان و کۆمپانیەکان قازانجێکی زۆریان کردو ئێستاش نەوتی هەرێم دوایەوەی کە ڕاگیراوە ماوەی ساڵ ئێستا بەرهەمی ڕۆژانی نەوتی هەرێم 400,000 بەرمیل نەوتی ڕۆژانەیە داهاتەکەی زیاتر لە 500 میلیارد دینارە کە 200 میلیاری بۆ حکومەتی ماوە بەسەرچووی هەرێم دەمێنێتەوە مانگانە بەڵام 1 دیناری بۆ پرۆژە و بۆ موچە خەرج ناکرێت 300 میلیارێکیشی بۆ کۆمپانیەکان دەڕوات واتە 250 میلیارد 250,000 بەرمیل نەوت لەلایەن کۆمپانیەکانە دەفرۆشێت واتە ئێستا نەوتی هەرێم بە تاڵان فرۆش کراوە بە شێوەی قاچاق دەفرۆشەوەی کە بینێتان داهاتی نەوت بوو لە کابینی نوێ بەخوای گەورەتەنە سپێرین خواتان لەگەڵ